يعني ئێستا حەزەکەم زان ئەوسا کورد بە چییە ناسرایەوە بە ئیبن تەیمیە و ابن صلاح شارەزوی و صلاح الدین ئەیوبی ومانە ئێستا بە چییە ناسرێتەوە بە ئەکتەری سێکسی بە گۆرانی بێژ بە ڕاقیسە بە کافر و بێدین و هاوڕە گەزباز بەوانە ناسرێتەوە ئێستا لە هەموو عالەم ئەوانەی سە پێشەوان و قودوەن و خەڵک بژی بژیان بۆکە کەناڵەکانمان کە هەر هەمویانی ئیعلامی دەستی جوولەکە نەچن مقابلەیانەکەن و گەورەیانەکەن بەوانە ناسرێنەوە ئەگەر بێت و دینەکەشیان لێدا بە ماڵی بەچی کە ناسرێنەوە بە دین فرۆشی بە وڵات فرۆشی و بە میلەت فرۆشی و بە دزی و بە پیاو کوشتن و بە مافیاگەری بەوانە نەسرە وڵای سەردەمانێ بۆ حەزەکەم زان بە عیلم و معریفەت و زانست و زانیاری ناسرا ئەو محەممەدی کوڕی عەبدولوەهابە لە سعودیەوە هاتووە لەو هەولێرە دەستی خوێندووە مامۆسای بووە هەولێری بووە کاو داوای لێرەشەوە بردەوە و ئەبەو شێوە زیینوی کردەوە لە هەموو عالەمە ئێستا کێمانێ چاکەکەتان کێ ینی چاکەمان کێ و هیچمان چاک نین